ئەو بەتانوشتەی خۆیانە بە قوربانی خەنە سارەیە گەوتە دەما تۆزە فەلەمەکەن باو فەلەمەکەن براک یەک تۆشتە دوار ڕەحمەنە باو ئەوە کێ ئابە کێ لەبێرە کێ ئەوە کارێ بۆ گەنجان ڕەحمەت لەوەی ناچێ بۆ ئەو جێگە ئەو شوێنە لە شوێن خۆمان لە مەتەقە خۆمان لە کوردستان خۆمان ببین لەوە باشتر بۆ ڕێگەوە چین ئەو ڕێگەی کارەساتی خراپ و کارەساتی گەنە و کارەساتێکە ئیتر هایتە مان و نەمانە ئیتر الله یعلم تۆ ئەچیت بۆ ئەو شوێنە ئیتر نازانم بڕەکەی بڕناکەی بۆ ئەسە بۆ تەماح دنیا بۆ ئەمان لێرە با بژین لەوە باشتر واچم بووێ سەر خۆیان لەگەن بۆ جێگە لە نەعیلانجیەشن لە مەجبوریەتی هەیە دەستی ناچێت هەیە پارەی نییە هەیە ئیشی نییە هەیە بێکارە لە بێکارەوە عاشە سەر خۆیان لەگرت داواکاریمانەیە لە ژیانی خەڵک خۆشکە لەبەرەوە کەم مناڵ خەڵک پێ بچێت و وەم بەدبەختەیە بچێت وەم ئاوە خنکێ نیمێ ئەکوژێت نیمێ ئەخنکێ نیمێ ئەفەوتێت نیمێ ڕقەی باتەوە هەموو جۆرەکە لێ ئەمرێ بڕوات بێ نایکە چارەسەر نییە بڕێ مناڵ فەقیر و فەقا پێوە و ئەمرێەوە چارەسەرێکی نییە چارەسەر خۆمان هەلای حکومەتەکەی خۆمان ئیش پێیاکە بۆ خەڵک و یارمەتی خەڵک بدا هەموو شتێ بۆ خەڵکوە خۆی ئەم بابەتە دوو لایەنی هەیە لایەنێکیان ئەوەیە کە تەرویج بەم کارە نەدرێ بەوەی کە ژیانی خەڵک بکەوێتە ترسەوە نەتوانێ مەعیشەتی خۆی جێبەجێ بکە ڕوو بکاتە دەرەوە یعنی ئێمە بە حکوومەتمان وتومانە شریعەتی ئیسلام منعی کردووە لەوەی ئینسان بەدەستی خۆی بخاتە تەهلوکەوە و ئەگەر کەسێک ویستی بدا لە ڕێگەیەک بکەوێتە ناڕەحەتیەوە بێ حکومەت بێتە سەرخەت و ئەمە یەکەم جار نییە چەنەها خێزانتیا چوون و ئەبێ بێنە سەرخەت هەلی کار بۆ گەنجانی ئێمە بدۆزنەوە و ئەوانەی کە لە زانکۆکانە تەخەڕوجیان کرد دایان بمەزرێنن بۆ ئەوە سەری خۆیان هەڵەگرن بۆ ئەوەی بتوانین مەعیشەتێکی سەربەرزانە بژین و وڵات و نیشتیمان و خاکی خۆیان جێبێڵن